خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش ئەکەین. هەموو مانجێک دەبێت چیرۆکێکی تراژیدی لەبارەی موچەوە سەر هەڵبدەن. ئەو چیرۆکە نازانین کەی دەگاتە زنجیرەی کۆتایی. وەزارەتی دارایی دەڵێ لێوارەی پێنجشەممەوە ئێمە لیستی موچەمان ناردووە بۆ بەغداش دەڵێت تا ئێستا لیستی موچەمان بۆ نەهاتووە. نازانین بەچی نێرراوە تاکو لە نێوان ئەو دوو وەزارەتە ون بوو بێ. خەڵکیش ژیان و گوزەرانی ڕۆژ بە ڕۆژ خراپترە و پێویست ناکە من لێرە باسی کەم هەرکەس زگیرفانی خۆی ئەزانێت کە بەهۆی قەیرانەکانی ساڵانی ڕابردووە کاریگەری لەسەر ئەوە داناوە کە خەڵک نەتوانێت تەنانەت پاشەکەوتێکی هەبێت. لەوە کاریگەرتر و تراژیدیتر موچەی هێزانامنیەکانە کە بە گەرما و بە سەرما بە مەترسی بە شەو ڕۆژ لە جەژن و ئاهەنگ و بۆنەکاندا ئەوان هەر خاچی پیرۆزی کوردستان دەپارێزن. بەڵام ئەوە ماوەیەکی زۆرە ڕوبەڕووی بێموچەیی بوونەتەوە. کەس نازانێ و چیرۆکە تراژیدیەش لەکوێ کۆتایی پێدێت. جا بۆی ئێمە بە دوواداچوون بکەین لە ڕێگەی بەڕێز مامۆستا داراسیەکانیانی گفتوگۆی هەموو بابەتانە و کۆمەڵی پرسیتری سیاسی و ئیداری و کارژێڕیش دەکەین. بەڕێزیان ئەندامێن جومەی نوێنەرانی عێراقە. زۆر سوپاس مامۆستا. ئێمە زوو جەنابەتمان دووەکەین بە سوپاس دەکەین. خۆشحاڵین لە خزمەتتان. گرنگەوێ لە هەناسەیەکی پاکەوە بتوانین زۆرتر ڕاستی بگەینین بە بینەرەکانمان. جەنابیشت ئەو بژاردەی بۆ ئێمە. سوپاس. مامۆستا لەوە دەست پێ بکەین بەڕاستی ئەو چیرۆکە لە چی کۆتایی دێ؟ ڕەنگە مەسەلەن ئەوەیان زۆر ئانی بێ بڵێم گەیشتووە نەگەیشتۆ زانیاریەکانی تۆ بەڵام ینی ئەمە بۆ وای لێ هات. بەداخەوە بەنای خی بەخشندەی مێرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بیسەر و بینێرە بە ڕێزەکان. جارێکی تریش بەداخەوە کە شایستە داراییەکانی هەرێم و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خاننشینان وای لێبێ کە ئەمە شایستەیەکی ماگانە و حەقێکی خۆیانە پێیان بفرۆشێتەوانێ و بە مژدە و بە پەلەی سەرشاشەکانی دەستگاکانی ڕاگەیاندێن. ئەتوانم بڵم سێ هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەم گرفتە کە دروست بووە. یەکەمیان گرفتێکی کەڵەکەبووی ساڵانی ڕابردووە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی عێراقی فیدراڵە. دووهەمیان جۆرێک لە بێمتمانەیی هەیە لە هەردوو لایە. سێمیان بەداخەوە ئەو ڕێکەوتنانەی کە کراون بەشێکیان ڕێکەوتن بوون لە نێوان هەندێک لایەنە و بەشێکی تریشان پابەند نەبوون بە ڕێکەوتنەکانەوە. ئێمە چەندین جار باسمان لەوە کرد کە پێویستە هەرێمی کوردستان کاتێک ڕێکەوتن ئەکا لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە پێویستە دوو ڕاهەند لەبەر چاو بگرێ. یەکەمیان بۆردێکی ڕاوێژکاری لە هەرێمی کوردستانە هەبێ کە خەڵکی پسپۆڕی تیابێ هەم لە بواری دارایی و هەم لە بواری یاسایی بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنانە بنەمایەکی یاساییان هەبێ و لە چوارچەوەی دەستوری عێراقا بن. چکەگەر ڕێکەوتنەکان لەگەڵ لایەنێکی دیاریکراوە بێ لەگەڵ کەسێکی دیاریکراوە بێ گومانمان لەوە نییە دوجار کەسێکی تر دێ تانەی لێ ئەدا وەکو بینیمان لە ڕابردووشا کە بەداخەوە. بەڵام بەداخەوە کاکزانە یعنی هەرێمی کوردستان دەرسی لە هەڵەکانی ڕابردوو وەرنەگرتووە. ینی ئەمە واقعەکەیە. ئێمە ئەتوانم بڵێم دوو دەستکەوتی زۆر گەورە بۆ خەڵکی کوردستان ئەم ساڵ بەدی هات. یەکیان بڕیارەکەی دادگای فیدراڵی بوو کە لە 21 شوباتە دەرچوو کە هەردوو حکوومەتی پابند کرد بەوەی کە پێویستە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانگانە لە کاتی خۆیان بدرێ و سێ مەرجی زۆر سادەشی داناوە بۆ ئەمە. یەکەمیان ئەبێ پرۆسی تەوتینی موچەی فەرمانبەران بکرێ لە بانقە فیدراڵیەکانە. دووهەمیان هەرێمی کوردستان داهات تەسلیم بکا لە کاتی خۆیان و داتا و زانیاریەکانی فەرمانبەرانیش بدا بە حکوومەتی عێراقی فیدراڵ. بەڵام بەداخەوە ئەوە هەمومان ئەزانین ماوەی 3-4 مانگ زیاترە جۆرە لە جۆرەکان حکوومەتی هەرێمی کوردستان یاری بەکاتەکە دەستی ئەکا لیستەکە بە درەنگەوە ئەنێرێ وەکو پێویست ناینارێ لیستەکان جیاوازن داهات ڕادەست ناکە و پرۆسی تەوتینی جۆرە لە جۆرەکان یاری بەکاتەکە مەنەسەیەکی داهێناوە بەناوی هەژماری منەوە کە ئەوێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هەژماری من هەژماری بانکی بکەنەوە. لە کاتێکا بڕیارەکەی دادگای فیدراڵی زۆر ڕۆشنە و زۆر وازەحە ئەڵێ ئەبێ پرۆسی تەوتینی فەرمانبەران لە بانقە فیدراڵیەکان بێ بانقە حکوومیەکان بێ بانکە حکوومیەکان بێ. بەداخەوەم پێم وایە ئەمە گرفتە سەرەکیەکە ئەمەیە کە هەرێمی کوردستان کە من ئەڵێم ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بوو ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بۆ چونکە هەمومان ئەزانین
ئێمە لە ساڵی ڕابردووە سەردانی بەڕێ سوودانیمان کرد ئەو وتی لیژنەیەک پێکەهێنم تەمەناکەم کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نەفقاتی فعلی جا بکرێتەوە بڕا بۆ نەفقاتی حاکیمە. ئێم بڕیارەی دادگای فیدراڵی هەمووانەی تێپەڕان، یعنی لە سەروی ئەوەشەوە بە باشترەوە هەردوو حکوومەتی پابند کردووە موچەی فەرمانبەران هەتاڵێ بێ هاوشێوەی فەرمانبەرانی عێراق لە کاتی خۆیان موچەوە بەبێ مەرج. تەنها ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێکارانە، بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان ئێمە بۆ مێژوو ئەبێ ئەمە بڵێن، یعنی ئەمە ئەم قسانەی من و تۆ کە ئەم ڕۆیەکەین دوایی لە داهاتووە دەبێ بە مێژوو. دوای دووسێ ڕۆژ بڕیارەکەی دادگای فیدراڵی وەزیری دارایی هاتە ئەنجومەنی نوێنەران وتی ئێمە پابندین بە بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو خۆی جێبەجێ ئەەکەین و هیوادارم هەرێمی کوردستانیش پابند بێ و داوا لە ئەندامانی کوردی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەم کە هاوکارمان بن بۆی کۆتایی بەم کێشەیە بێن. بەڵام بەداخەوە ینی هەرێمی کوردستان هەر جارەی جۆرێک لە جۆرەکان بیانوێک کە من زۆر جار ئەم قسەیم کردووە لە زۆرێک لە دەستگاکانی ڕاگەاندنەوە من وەکو مەتەڵی لێ هاتووە، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەڵێ من ئامادە نیم داتاوزانیاری هێزانامنیەکان بدەم بە حکوومەتی عێراقی فیدراڵ کە لە کاتێکە ئامادەیە تەواوی داتاوزانیاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هێزانامنیەکان بداتە بانکێکی ئەهلی. ئەی بۆ نایدەی بۆ حکوومەتە کە سەرۆک کۆمار کە خۆت بەشێکی لە حکوومەتەکە جارێ دووهەمیان سەرۆک کۆمارەکە کووردە، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کووردە، جێگیری وەزیری دارایی کووردە وەسەر بە برادرانی پارتی دیموکراتی کوردستانیشە. ینی ئەمە وەکو مەتەڵی لێ هاتووە. ئایا ئەوێ درێژە بم بارودۆخە بدا بۆ ئەوەی پێی وابێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو لە دەستی حیزب بێ و حیزب پیاز بە حکوومەت بدا. مەوسا لە ڕووە نیشتیمانی و نەتەوەیەکەیەوە و لە ڕووی داراییەکەوە لە ڕووی جیرفانەوە واز لە تووڕێی فەرمانبەران و موچەخۆران بێنین وازیش لە عینادی حکوومەتی هەرێمی کوردستان بێنین. ڕێگە ڕاستەکە موچە لە ژێردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و یان لە بەغدا بێ کامیان ئەگەر ینی زۆر بە ئارامی شرۆڤێکن گریمانەوە بە اختیارێکە هەمانە چ زەرێکی هەیە؟ ئێمە تەمەنامانە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە وەک کوردەواری ئەڵێ هێندە پەرێزی پاک وایە هاوڵاتیان متمانیان پێ بووە خۆیان بیان تا ئێمە ئەمانەوێ موچەکەمان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ و لە هەژماری من بێ. بەڵام کاک زانە تۆ لە ماوەی بەتایبەتی لە دوای 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زوڵمی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرد. بەڵێ یعنی من یەک ساڵ بنمونایەنمەوە کە ساڵی 2020 فەرمانبەرانی هەرێمی کوردستان 5 جار موچیان وەرگرتووە بە لێبڕینەوە، بەشێکی بە لە سا 18 لێبڕین، بەشێکی بە لە سا 21 کە کۆیەکەیەوە لە کۆی 12 مانگی موچەی ساڵی 2020 4 موچەی وەرگرتووە. ئەم فەرمانبەرە چ متمانەیەکی بەم حکوومەتە بێ چ هەژماری لا بکاتەوە. لە ڕابردووە دەستی سوتاوە، زوڵمی لێ کراوە، مافی خوراوە، حەقی پێشێل کراوە. ئیتر بۆیە من پێم وایە کێشەکە کێشەی نەبوونی متمانەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان. دینا بڕوا ناکەم هیچ کوردێکی دڵسۆز حەزی بکردایە هەژماری بانکی بڕوا لە بانکێکی عێراقی بکاتەوە بەڵام لە بانکێکی کوردستانی نەیکاتەوە. کەواتە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە ڕابردوویەکی هێندە خراپی تۆمار کردووە هاوڵاتیان متمانیان پێینەمەوە. من لەگەڵ برادرانی حکوومەت دانیشتین لە دیبەیتێکە وتم ئێوە وەرن یەک بەڵێن بدەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەس بڵێن ئەو پاشەکەوتەی کە هاتانەکە لە موچەیە خۆک لە کاتی بانگەشەی هەڵبژارنە نەتانە گوت بەتانە جێڕینەوە بەس بڵێن ئەو پاشەکەوتتان ئەخێنە سەر هەژمارەکەی ئێمە بزانە هەمووی دێ بۆ هەژماریان نای بەس تۆ ئەوەشی نادەیتێ ئامادەنی بۆ پارەی ئاو بەکاری بێنی بۆ پارەی کارەبا بەکاری بێنی بۆ غەرامە بەکاری بێنی بۆ ڕسومات بەکاری بێنی بۆ زەریبە بەکاری بێنی ئێکەواتە خۆشت متمانەت پێی نییە. لەبەرەوە بەداخەوە من پێم وایە ئەمەیە وای کردووە کە هاوڵاتی هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەو زوڵم مستەمەی کە لە ڕابردووە لێی کراوە متمانەی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە بۆیە ئێستا دڵخۆشە بەوەی ئەڵێ موچەکەم لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێ و ئاچێتە لای حکوومەتی عێراقی فیدراڵ کە ئەمە من پێم وایە هەرێمی کوردستان بیتوانایە مامەڵەیەکی ئیجابی یا تەفسیرێکی ئیجابی بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی بکە ئەتوانی ئەو بڕیارە بەدەستکەوت بزانێ. بۆ چووکە تۆ هەرێمی کوردستان 10 ساڵە دەستەوەستانە 10 ساڵە چارەسەری پێ نییە بۆ
بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تۆ نەوتت فرۆشتووە قەرزاری ئەوەتە ئێستا ئەمڕۆ لە ڕۆژنامەکانە ئەڵێ نەوتی ناوچەیەکی هەرێمی کوردستان بە 28 دلار فرۆشراوە. ئەمە زوڵم نییە لە نەوەکانی ئەم وڵاتە لە ئێستای ئەم وڵاتە لە داهاتوی ئەم وڵاتە لە کاتێکا نەوت بە 85 و 82 دلار 83 دلارە. وڵە اینجا شتێکی تر کاکزانە من پرسیارم کردووە لە هەندێک خەڵکی پسپۆر ئەڵێن نەوتی هەرێمی کوردستان قیاسن بە نەوتی عێراق لە 130 نەوتی عێراق پێکەێنێ. تۆ عێراق ئەڵە وەرە کاکە لە سانەوە حوت شەریک بە لەگەڵما بوو خۆت ئەڵێ نەخێر من هەر لە سعاسی یەکەمەوە. یعنی سیاسەتی هەڵەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕاستی هەم هاوڵاتیانی بەم دۆخە گەیان هەم ئومێد و هیوا ئاواتی خەڵکی کوردستانی لە چاڵ نابەداخەوە. ینی کەواتە توانی ئەوە بڵین کە زیاتر حکومڕانیەکە مامۆسەدارە بۆ دەسەڵات بووە من لە پێناوی دەسەڵات بۆ نەک دەسەڵات خسێت بخرێتە خزمەتی حکومڕانی. ئەتوانین بڵین لە سادەترین پێناسەیە بۆ ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە بەمانای وشە ئەزممونێکی شکست خواردوو بوو. نەیتوانیوە خزمەت بە هاوڵاتیەکانی بکە بەداخەوە هاوڵاتیان و خاک و نیشتیمان و داهاتی ئەم وڵاتەی بۆ بەرژەوەندی لایەنێک یا چەند لایەنێک لە ناو لایەنەکەشە بۆ بەرژەوەندی چەند کەسێکی بەکارهاتوە. مامۆستا ئەوە شێوەزێکی تر پرسیارەکە ئەوە بکەین کە بەڕاستی مەسەلەن ئێستا کە بێدەنجەکەیە لەلایەن حکوومەتی عێراقەوە ئایا بەرامبەر بە تەوتین و بەرامبەر بە بابەتەکانی تر وەقتیە یان ڕێکەوتنە؟ توانین بڵێن دوو پاڵپشتی بەهێزمان هەیە بۆ موچەی فەرمانبەران کە جۆرە لە جۆرەکان تا ڕادەیە گرنگتیەکی باشی بەدەستێناوە. بۆیە بێدەنجی هەیە. یەکەمیان بڕیارەکەی دادگای فیدراڵە، دووهەمیان لە بودجەیە کە دەنگی لەسەردرا لە هەمواری خشتەکانی ساڵی 2024 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نەفەقاتی فعلی جیاکراوەتەوە کە ئەمە دەستکەوتە. عێراقیش دوجار حکوومەتە ئەو بە هێمنی مامەڵە لەگەڵ بارودۆخەکایەکە. ئێستا بۆ نمونە هەرێمی کوردستان چەندین ساڵ بوو نەوتی ئەفرۆشت و سەر بەخۆی ئابووری ڕاگەان بەڵام بە یەک بڕیار هەمی کۆتایی هات. حکوومەتی عێراقی چونکە ئێمە هەتا وڵاتانی زلهێز وڵاتانی دراوسێ ئەو وڵاتانی کە لە عێراق نوێنەرایەتیان هەیە هەمیشە ئامۆژگاریان بۆ دەسەڵاتدارانی کوردەوە بوو ئەڵێن ئێمە لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵە مامەڵە لەگەڵ ئێوەیەک. یعنی من پێم وایە هەرێمی کوردستان ئەگەر ئەوێ ئەزمونەکەی پارێزراو بێ ئەگەر ئێوێ قوارەکەی قوارەیە کە بێ کە وڵاتانی دنیا ڕێزی لێ بگرن ئەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیا کێشەکانی چارەسەرکە. بەداخەوە لە بری چارەسەرکردنی هەنگاونان بۆ چارەسەرکردن کێشەکان بەردەوام قەیرانەکان قوڵتر دەبنەوانێ. کاک زانا دەست بۆ هەر دۆسیەکە بی لە نێوان حکوومەتی عێراق و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە هێندە ئاڵۆزە مەلەفی نەوت یەکێکە لەوانە، مەلەفی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان یەکێکە لەوانە. هەتا من شتێکی تر وەزیری دارایی هاتە پەرلەمان وتی عێراق چەند پارێزگایە؟ وتمان 15 پارێزگایە. وتی هەرێمی کوردستان چەند پارێزگا؟ 3 پارێزگا بە هەڵە بزۆر 4 پارێزگا. وتی عێراق لەکەیەوە دەوڵەتە، هەرێمی کوردستان لەکەیەوە حکوومەتە. وتی تەسەورەکەن موچەی پلە باڵاکانی عێراق لە 150 هەرێمی کوردستانە موچەی پلە باڵاکە. بۆ چونکە لە هەرێمی کوردستان بەداخەوە یعنی ئەم حکومڕانیە ینی موچەی هەرێمی کوردستان لە 150 بۆ پلە باڵا ڕوە نا بڵێن ئەگەر 100 کەس پلە باڵا بێ لە عێراقا بەڵێ 50 ینی هەرێمە. بۆ چونکە تو هاتووە من و تۆ پێشمەرگەی شاخ بووین لە بریەوەی پاداشمانداتەوە من و تۆی کردو بە وەزیر پاداشدانەوە وا نابێ ببێ ئەوەی دۆسیەکی هەبێ بێەوەی مەلەفێکی هەبێ دەیان بندیوار و خانە نشینی نایاسایی و ئەمە وای لێ هاتووە حتا نوێنەرانی کورد لە بەغا کاتێک ئەم ناحقەبین ناتوان دیفاعی لێ بکەن. ئێمە هەمیشە ئەڵین خۆزگا کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هێندە ڕێک وایە هەمومان دیفاعێکی سەرسەختانەمان لێ بکردایە. بەس لە کاتێکا تۆ هەرێم نەوتە فرۆشە بە 28 دلار و لەولاوەنەوەت بە 80 دلارە من لە بەغا دیفاعی لێ بکەم کاکزان تۆ لە بەغابی دیفاعی لەم حاڵەتەیە. یعنی بەداخەوە ئێمە هەرێمی کوردستان نەیتوانی تەجاوازی ئەو حاڵەتە
تەندروستە بکە کە لە هەرێمی کوردستانە هەیە و خەڵکەکەش با خەڵک و خاکەکەش باجێتە مامۆستا ئێستا قسەیەکی تر هەیە باز لەوە کرێکە قەزیەی لیستەکە کاڵێ لیستم ناردووە ئەڵێ لیستت نەناردووە لیستەکە هاتووە نەهاتووە بابەتێکی ترە ئەڵێن چاوەڕێی مەسلەی حسابات و مراجعی حساباتەکەن و لیستی ناوەکانەکەن وەکەوەی داوایان کردو جارێکی تر و زائیدەن مەسەلەن داهاتە نانەوتیەکانەکەن ئەمە ڕاستیتیایە بەڵام کە ڤەرکراوە بە مۆزوعەوە ئێمە ئازانین یعنی هەر لە سەرەتای مەسلەی بودجە و جێبەجێکردنی بڕیارەکانی بودجە تۆ بێ پاکتاوت هەبێ ترمانگانەیە سێ مانگ جارێکە شەش مانگ جارێکە حیساباتی ختامی ساڵەکەتە تۆ کاتێکا لیستە نێری و زانیاری ئەنێری و داتا ئەنێری ئەویش پارە بۆ ئەنێرێ یخۆمە کەک زانە لە گۆترە نییە ئەمە لە ئەلفوبێی ئیداریەتە پێمانەڵێ بێشتەکان لەسەر ئەساسی داتا و زانیاری بێ و معلوماتەکان دقیق بێ تۆ ناکرێت داهاتی ئەم مانگە جیاواز بێ لەگەڵ داهاتی مانگی ڕابردووتە ڕاستە لیستی موچە گۆڕانکاری پیادێ چکە مۆڵەت هەیە خانە نشینی هەیە مباشرە هەیە ئینفیکاکە ئەم شتانە هەیە بەڵام ناکرێت تۆ ئەگەر هەڵە نەبم مانگی پێش و باسییان لەوە کرد کە نزیکەی 30 میلیارد جیاواز 20 میلیارد جیاوازی هەیە بەڵێ ئەمە خۆ ئاوا نابێ هەتا گرفتەکە لەوەدایەکە زانە لە بینی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستانە جیاوازی هەیە لە داتا و زانیاریەکانە ئجا کاری حکوومەت هاتوێتە سەر ئەوەی ماگانە لیستێک ئامادەکە بۆ بەغا من و تۆ کە ئەمڕۆ قساکەین ئێستا من پێنجشەمە نردومە پێنجشەمە زانی چەندی مانگ بووە 27 مانگ بووە ئێکە تۆ بۆ مانگی چەندی نێری بۆ مانگی 6 ئێکە ئەینێری لەوێ عادەتەن چەند ڕۆژە تاخیرە بێ لە وردبینەکەیە کە تاخیر بوو تا وەزارەتی دارایی ڕێنمایەدا بە بانکی مرکزی کە ئەم پارەیە سەرفکە سووری هەبێ بغاز ینی کاتی ئەوێ لانی کەمەکەوێتە کۆتایی بۆ زووتر ئامادەی ناکەی کە تۆ ئەزانی تازە وای لە هاتووە بێت تۆ مانگانە بەس لیز ئامادەکەی لیز ئامادەکەی و بینێری بۆ وەزارە دارایی عێراق بۆ زووتر ناینێری یعنی ئەم پرسیارە بۆ زووتر ناینێری ینی بەداخەوە ئەتوانم بڵێم نازانم یعنی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوە هەکا کە گۆڕانکاریەک بێ لە عێراقا وەکو جاری پێشوو بڵە کاکەوە سەر بەخۆی ئابووریم ڕاگەیان کە بەڕاستی جۆرە لە جۆرەکان قوڕی بۆ خەڵکی کوردستان گرتەوە بەداخەوە مامۆستا ئێمە باسی ئەوە بکەین هێزە ئەمنیەکان ئەوەی بەدواداچوونت کرد بێ ئەکیدم بەشێکیان پەیوەندی بە جەنابتەوەکەن مەسەلەن ڕەنگەی ئەوەی گرتووی ئیسلامین لە مەقڕەکانیەوەش مەسەلەن خەڵک هەبێ کە موچەخۆری و هێزی ئەمنی ئەوانەیە یعنی بەڕاستی ئەم چیرۆکە تراژیدیە بۆ هێزە ئەمنیەکان زۆر مەزلومن زۆر غەدریان لێکرێ بۆ جەژن بە 100 حاڵ دوای 50-60 ڕۆژ معاشێکیان دانێ ئێستا دیسان مەسەلەن معاشەکەیان دوا کەوتووە ئێستا ئەگەر ئەوان وەریگرنی مانجی 5 زۆرەگرن کە فەرمانبەرە هەرێ موچەخۆرانی مەدەنی پێیان نەماوە ئەوانش پێیان نەماوە دەبێت هێزی ئەمنی چۆنیان پێما بێ پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی تر بەداخەوە توانین بڵین هەموو چین و توێژەکان لە هەرێمی کوردستانە بوونە قوربانی سیاسەتی هەڵا بوونە قوربانی خراپی پەیوەندیەکانی نێوان هەردوولا بوونە تا قوربانی ئەوەی کە ئیدارەیەکی تەندروستی ئەم وڵاتە ناکرێ ئەو هێزە ئەمنیانی کە بە ڕێزت ئاماژت پێکرد کە ئەوانە بەڕاستی هەمویان لە ئەرکێکی پیرۆزدان یعنی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان ئەمە ئەرکێکی گەورە و پیرۆزە ئەبێ ئەمانە دەستخۆشییان لێ بکرێ ئەبێ ڕێز لە ماندووبوونەکانیان بگیرێ هەر ئێستا ئەمان بۆ مناڵەن حکوومەتی عێراقی پارەکە نانێرێ و زوڵمیان لەکە بەس من یەک نمونە هێنمەوانە ئێستا ئەوانەی وەزارەتی ناوخۆ کە خاننشینە بن کاکزانە مانگی بە 210,000 خاننشینیانە ئەمە لە هەرێم ئەمە لە هەرێم لێ هەرێم خۆ تۆ حکوومەتی عێراقی دەستی نەگرتووی کار بە یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006ەکەی لە کاتێکا دادگای فیدراڵی کارکردن بەم بڕیاری هەوڵەشانەوە ئەڵێ بێ ئیلزامی بە کار بە یاسای خانەنشینی یەگرتووی ژمارە 9 ساڵی 2014 بکەی کە کەمترین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی هێزە ئەمنیەکان 600,000 دینار ئەی بۆ ئەوە ناکەی ئەمە خەتای حکوومەتی فیدراڵە یا خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی بەداخەوە بەهۆی ئەو کەم و کوڕیانەی کە ئیتر لە لیستا هەیە لە خانەنشینیا هەیە لە سوئی ئیدارە هەیە لە هەرێمی کوردستانە باجەکەی هێزە ئەمنیەکانی شەیدە کۆد و ناو ناردن و ئانە ئەم کۆدەژ ینی من سەرەتا ئەبوو هەرێمی کوردستان کاتێک بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو ئەبوو هەرێمی کوردستان چۆن ئەوان هاتن بۆ ئەنجومەی نوێنەران ئەمانی ژۆفتێکیان تشکیل بکردا بیام تا ئێمە تەفسیرێکی ئیجابی بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەەکەین و ئامادەی هەموو هاوکاریەکین وەرن چۆن ڕێکەوین ئەم بڕیارە جێبەجێ بکەین
نەک تۆ لەمپەری بۆ دروستکەی نەک بێ تەفسیری سلبی بۆ بڕیارەکەی دادگای فیدرالی بکەیت کە من پێم وایە ئەو بڕیارەی دادگای فیدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو ئەگەر بەهات هەموو پێشوازیان لە بڕیارەکە بکردرا هەموو داواکاریەکان جێبەجێ بێ قسەیەکەیە ئەڵێن لە ژێر لێەوە ئەڵێن بەغداد تەڵەبی زیاترە بێ بۆی هەرێمی کوردستان تەواو لە قاڵبدا شتیوە ئەبوویان معاشەکە بە بێگری و گۆڵا من وەکوتم لەم سۆنگەیەوە ئەمە هەڵەسەنگێنم کە تەفسیرێکی سلبی بۆ بڕیارەکە ئەگری وەرئەگری باشە ئەگەر موچی فەرمانبەران مانگانە لە کاتی خۆیان بدرێ بەڵێ ئەوە باگریمان لایەن عێراقەوە درا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام دەوامی فەرمانبەران لەکوێیە لەژێر دەسەڵاتی چیایە مباشرەیان لەکوێیە نقلیان لەکوێ ئینفکاکیان لەکوێ ئیجازیان لەکوێ تەرفیعیان لەکوێ علاوایان لەکوێ لە هەرێمی کوردستان نیە ئەسڵەن دەوام ئەو کەوتە سەرسکە لە هەرێمی کوردستانە ئەو قەیرانەی کە ساڵانی ڕابردوو هەبوو کە لە دوو ئیدارە و دوو پارێزگا دەوامی خوێندن 3-4 مانگ دواکەوت بایکۆت دەسی پێکرد ئەمانە ناما لە هەرێمی کوردستانە ئەمانە نەئەما بەڵکو ئەکەوتە سەرسکەی خۆی ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی مانگانە لە بیری دابینکردنی موچەی فەرمانبەران بووایە ئەو کاتە با هەمومان هەوڵەکانمان چڕ کردایە بۆ مادەی 140 بۆ شایستە داراییەکانی تری هەرێمی کوردستان بۆ بودجێ پەرەپێدانی پارێزگاکان بۆ شایستە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە دەستوری عێراقا یعنی بەداخەوە یعنی مەکوتم یعنی ئەم عقلیەتێ تەسکەی ئەگەر یعنی کورد پێی وابێ ئەبێ دژایەتی حکوومەتی عێراق بکە من پێم وایە لە دژایەتی کردنا سەرکەوتوو نابی قسەیەکێ مامۆستاوە کاروان دەرێنەری بەرنامەکە بۆ بە سیاسی خۆ خەڵکەمو بۆ بە سیاسی وانی ئەڵێ هەڕەشاکە ئەڵێ پرسیارێکی هەیە زۆر جارەوان هاوکارم هەبن بۆ پرسیارەکان کاروانەوە ئەڵێ قسەیەک هەیە کە ینی ڕێکەوتنێکی حزبی شخصی هەبێت دەستیکردنێک هەبێ بۆی ئەو خواستی هەرێمی کوردستان لە دواکەوتناوەی کە جەنابە داماژت پێکرد بێتە دی لەبەر ئەوەی وا چاوەڕوانەکرێت ئیترۆکۆی ماوەی پێش و حەیدەر عەبادی وتی کودەتایە دۆخێکی ئەمنی خراپە شەڕ ماڵوێرانیەکە دروستە بێ پێت وایە ئەو اتفاقیە هەبێ بۆی وەکو یاری تێنس مثلەن ئەو تۆ بۆ هەڵەدا و بۆ هەڵەداتەوە دەستی بەشتەکانەکرێت ناتوانین بڵێ وەکو ئەوەی بەڵام دوجار هەمومان ئەزانین بارودۆخی ناوچەکە بارودۆخێکی ئەگەر چی وەرزەکەشی گەرمە بەڵام بارودۆخە سیاسی و ئەسکەریەکەشی گەرمە هەمومان ئەزانین ئەوە بارودۆخی غەزە و فەلەستین و لوبنان و لەولاوە عێراق و سووریا و کوردستانی خۆمان یعنی بارودۆخە ناوچەیەکە و بە چاودێری نێودەوڵەتی جۆرێک لە جۆرەکان ئالۆزیی پێوە دوور نییە هێزێک بێ و ماتەڵە بکات بکە بۆ ئەوەی ئەم بارودۆخە لە بەرژەوەندی حیزبی خۆی تەواو بێ نەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و گەلانی عێراق ئەوەی چاوەڕوانەکرێ مەسەلەن هەر ئالۆزی و پێشاتێک ڕوودا پێت وایە مەسەلەن لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و کوردستان بێ کورد بێ خەڵک بێ ئێمە بە ئەزمموی چەندین ساڵی ڕابردوو هەرگیز کێشە و ئالۆزی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبووە چونکە ئێمە ئەبێ بزانین یعنی وڵاتانی دنیا کاتێک مامەڵە لەگەڵ کورداکەن نایەن بەرژەوەندی هەولێر هەڵبژێرن بەسەر بەغایە بەرژەوەندی هەولێر هەڵبژێرن بەسەر ئەنقەرەیە بەرژەوەندی هەولێر هەڵبژێرن بەسەر تارانە لەبەرەوە کورد ئەبێ سیاسەتێکی واقعانە بکە من زۆر جار ئەم قسەیە وتووە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد و بەرپرسانی حکومڕان لە هەرێمی کوردستانە بە عەقڵێتێکی ئێستای تازەوە مامەڵە لەگەڵ عێراقی ئێستایە بکەن عێراقی ئێستا عێراقی ساڵی 2023 نییە ئەفو عێراقی ئێستا ساڵی 2023 نییە 2005 نییە ئێستا ساڵی 2024 ئێمە لە ڕابردووە پشتیوانەیەکی گەورەی نێودەوڵەتی هەبوو بۆ دۆزی کوردی بەڵام نایشارمەوە بەهۆی خراپە ئیدارەکردنی هەرێمی کوردستان و ئەو ناکۆکیانین لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە تەعبیرێکی ترش دوولایەنە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستان بەڕاستی پشتیوانی نێودەوڵەتی زۆر تەڕاجۆیەکی گەورەی کرد یعنی ئێستا کاکە هەرێمی کوردستان پەرلەمانی نییە هەرێمی کوردستان حکوومەتی کاربڕێکەرە هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی نەماوە هەرێمی کوردستان کۆمیسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکانی نییە ئێستا هەموومان هیواخوازین پەرلەمانە بکرێت بۆ شەرعیەت بگەڕێتەوانێ بەڵام ئێستا هەمانە و نیمانە چیمان ئێستا 5 ئامادەکاری لیستێکی ئامادەکاری لیستی موچە بۆ بە لیستێکی پڕکەم و کورتی کورکەم باشە مامۆستا ئەوەی کە ڕووبدا مەسەلەن ئێستا بەشێکی هێزێکی زۆری تورکیا بەداخەواتوە تەبازینان بیانەوە کە پەکەکەیە
پێت وایە هەرێمی کوردستان دەرچەیەکی هەبێت و جاران بەڕێزت دوتت بۆی بڵێ ئابووری سەر بخۆ ڕاگەێنە مەسەلەن بتوانێت نەوت بنێرێتەوە ئەمە قەرارێکی محکەمەی دادگای تحکیم پاریسەیە مەسەلەن بتوانێت مامەڵەی توزانم قاچاقچێتی بێ هەرچی نەوت بێ شێوازێکی جێربەژێر بێ بینێرێ یعنی هیچ دەرچەیەکی تر هەیە ئەگەر بۆ نمونە عێراق سەرقاڵ بێ بە هێزی وەکو داعش بۆ نمونە ئەتوانێت چی بکات هیچ بکات دەرچەیەکەیە هیوادارم کە بارودۆخی عێراق هێندا ئاڵۆز نەبێ بە کوردستانیشەوە کە ببێ بە بارودۆخێک هێزێک بێوێت هەنگاوێک بنێ هەنگاوەکە دوجار بە بەرژەوەندی دۆزی کورد و بەرژەوەندی خەڵکی کوردستان تەواو ببێ من پێم وایە هەمومان سود لە ئاشتیە بینین هەمومان سود لە ئارامی ئەبینین ئەگەر پێمان وابێ بەرژەوەندی خەڵکی کوردستان لە شەڕ و لە پشێوی و لە ناتەبایە هەیە بە دڵنیاییەوە ئەوە خوێندنەوەیەکی هەڵەیە ئەکرێ هەندێک بازرگانی شەڕسوود ببینن و هەندێک لایەن بەرژەوەندیان لەوەیە بێ بەڵام کۆی خەڵکی کوردستان کۆی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ناو ناوبانگی هەرێمی کوردستان بەرگەی زۆر ململانی قورس ناگرێ ئێمە ئەبێ سەیری واقعەکە بکەین ئەو کاتە بڕیار بدەین لەبەرەوە من پێم وایە هەرێمی کوردستان بتوانێت لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە کێشەکانی چارەسەر بکە بەڵام وەکوتم چارەسەرێکی ڕیشی چارەسەرێکی کاتی ناڕێکەوتنی دوولایەن نەبێ چارەسەرەکە بنەمایەکی یاسایی هەبێت لە چوارچەوەی دەستورا کۆنکرێتی بێ بۆ ئەگە بەیانی حکوومەتی عێراقی فیدرال پابەند نەبوو من و تۆ بتوانین لە دادگای فیدراڵی فشار بکەین بڵێن ئەوەتە حکوومەتی عێراقی فیدرال پابەند نییە ئەگەر بەتەمای ئەوە بێ نەوت بفرۆشێتەوانێ و دەرچەیەکی لێ بکرێتەوانێ دوجار کە بارودۆخەکە ئارام بۆ هەم دیسان تۆ قەیرانێکی تر خوڵقاندووە و پێشێلی یاسایەکی گەورەت کردووە کە بڕیاری دادگای فیدراڵیە و بڕیاری ژووری تحکیمی پاریسیشە بەڕاستی جا ئەگەر پێمان وابێ یعنی وڵاتانی دراوسێ بەرژەوەندی کوردستانیانەیە و بەرژەوەندی کوردستانەدەن بەسەر بەرژەوەندی عێراق پێم وایە خوێندنەوەیەکی زۆر هەڵەیە لەوە ناکەن مامۆستا بە خوێنەوەی خۆت کە تۆ بەڕێستان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن وەیە کەسێتیشی سیاسین پێت وایە ئەگەر هەرێمی کوردستان تەواوی کێشەکانی خۆ کێشەکانی مەسەلەی هەمووی بەدەستورە چارەسەر بکات هیچ دەرەنجامێکی سلبی بۆ ئایندی ئەو نەتەوەی ئەبێت ئێمە هەمیشە ئەگەر سەیری ڕابردوش بکەین کاکزانە دەستکەوتەکان کاتێک بەدەست هاتوون کە کورد کۆدەنگ بووە یەکدەنگ بووە ناوماڵی تەبا بووە ڕەبا بووە بتر ئەوە ڕاپەڕینەکەی بەهاری 91 ئەڵێ کاتێک لە بەغا بەڵام بەداخەوە کاتێک ئەم پەرتەوازی و لێکجیایی و چووە بەغا لە بەغا سنگی کوردی لاواز کرد بێهێزی کرد لە بەغا لەبری ئەوەی شەڕی بەرژەوەندی خەڵک بکەی شەڕی شایستە داراییەکانی خەڵکەی شەڕی مافە دەستوریەکانی خەڵکی بوو بە شەڕی پلە و پۆست ئەمە سنگ و پێگەی کوردی لە بەغا زۆر لاواز کرد لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئەمە مشکلەیەکی گەورەیە و پێم وایە ئەکرێ ئێمە لە هەرێمی کوردستانە تێبینی زۆرمان هەبێ گلەی زۆرمان هەبێ بەڵام شتێکی تر هەیە ئێستا کارێکیان کردو خەڵک گەشتوتە ئەوەی قەناعەتی خەریکە بە قوارەی هەرێمی کوردستانیش لەقەبێ کەم پێم وایە ئەم قوارەی هەرێمی کوردستانە بەرهەمی حیزبێک و شخصێک و لایەنێک نییە بەرهەمی کۆی قوربانیەکانی خەڵکی کوردستانە بۆیە ئەبێ هەمومان هەوڵ دێن ئەم قوارەیە پارێزراوە بێت چونکە ئەم قوارەیە دوجار کە لە دەست چوو ئەمە بەرهەمی ڕنج و خەبات و قوربانی هەزاران و سەدان گوند و شار و ئەم وڵاتەیە ئەنی بەداخەوە دەسەڵاتدارانی کوردی ئێستا کارێکیان کردووە کە خەریکە قوارەکەشەکەوێتە مەترسی وەکەوەی بەڕێز باست کرد یعنی ئێستا سەروەری عێراق لەکوێیە کە ئێستا ئەوایی بینین ئەم بارودۆخی لە هەرێمی کوردستانە باش مامۆستا بەڕێز باسی ئەوت کردوتت مەسەلەن چاوەڕ هێزێکی سیاسییان کەس خەڵکێک چاوەڕێوەکە لە عێراق دۆخێک ڕوودا و لە ماوەی ڕابردوش جوڵەیەک هەبوو جارێ با لەوە دەست پێ بکەم هەوڵ هەیە ژێربەژێر بەیان ئاشکرا بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق قسەیەکی وا هەیە بەڵام ئەتوانم بڵێم زۆربەی لایەنەکان لە عێراق ئەمەیان ڕەت کردوتەوانێ چونکە ئێمە ئەبێ شتەکان وەکو خۆی باس بکەین ڕاستە پێکێنانی حکوومەت لە عێراق دواکەوت بۆ هی ئەو منافەسەی هەبوو بەڵام بە پێوەری زۆرێک لە ئەوانەی کە چاودێری نێودەوڵەتی و ناوخۆی عێراقین بەڕاستی سوودانی توانیوێتی لەم ماوەیە هەنگاوی گەورە بەڕێوە خزمەتی باش بکە و جۆرێک لە ئاوەدانی جۆرێک لە پرۆژەی بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق بە پایتەختەوە هێناوەتەوە کە ئەمە ئەتوانم بڵێم ئێستا هەر جۆرێک لە مەقبولیەتی شعبێتی لە ناو خەڵکی عێراقا بۆ دروست بووە تەسەور ناکەم هەڵبژارنی پێشوەختە سەر بگرێ و ئێمە شتێکی تریشمانەیە کاکزانە خۆ خولی پێش ئەم خولەی پەرلەمان هەڵبژارنیان پێشخست بەڵاڵێکیان پێشخست ئایا
چی گۆڕی لە بارودۆخەکە لەبەرەوە مەرج نییە پێشخستنی هەڵبژاردن چارەسەر بێ بۆ چووکە دوجار عێراق بە پێی دەستور بە سیستەمێکی تەوافقی سیاسی ئیداراکرێت حەلی نییە هەروە هەربێ وابێ ئەبێ بیر لەوە بکرێتەوە کورد ڕازی بکرێت سونە ڕازی بکرێت شیعە ڕازی بکرێت دوجار هەر ئەم خەڵیتێ هەر ئەمێ لێ دروستەکەن طبعا باشە مەترسی ئەوەی کە هەیە باسی کودەتا پێت وایە لە عێراقا زمینی ئەوە لەبار بێیان ئەوەی کە پەیوەندی بە کوتەدایە من تەسەور ناکەمەوە بە ئاسانی کوتەدا لە عێراقا سەر بگرێ ئەگەر پشتیوانیەکی نێودەوڵەتی نەبێت یعنی ئێمە ئەقلیمیان نێودەوڵەت چونکە ئەبێ هاوچەشەکان بخوێنینەوەن ئێمە هەمومان نەزانین لە ڕابردووە بەشار ئەسەد هەر دیمەشقی بەدەستەوە مابوو لە ناو دیمەشقشا چەند گەڕێکێک دروست ئەمە ڕاستە گەلی سووری ویستیان ئەم پیاوە لە ناوبەرن و ئەم ڕژێمە دیکتاتۆرە لە ناوبەرن و بێڕوخێن بەڵام مادام ئیرادەیەکی نێودەوڵەتی یان ناوچەیی نییە بۆ قەزیەکە سەر ناگرێت لەبەرەوە ئەبێ هێزە عێراقیەکان و لە ناویشیانە هێزە کوردیەکان و سیاسەتمەدارانی کورد ئەبێ زۆر بەژیری مامەڵە لەگەڵ ئەمای بکەن نەچنە سەر هەندێک هێڵ و خەت کە دوجار هەرێمی کوردستان زیانی گەورە بکە چونکە ئێمە ئێستا لە عێراقا دەستکەوتێک بۆ گەلی کورد هاتووە کە دەستوری ساڵی 2005 کوتەدا بێم دەستورە لەکوێ بێ قوارەی هەرێم لەکوێ بێ و ئایندە ئەم قوارەیە چی لێ دێ ئایا هێزەکانی هەرێمی کوردستان ڕاستی بەڵام خەڵکی دڵی پێخۆشە مەسەلەن ڕوئەدا وا چاوەڕوانەکەین ڕوو بەس ئاخر ئەگەر کوتەدایە لە عێراقا دروست ببێ ئێمە نابێ وەکو کورد بیت لەوە بکەینەوە ئایا قوارەی هەرێمی کوردستان چی لێ دێ بیر لەوە نەکراوە یعنی ئێمە بەڵام وەکو عێراق ئەوەی ئەیبینی لە ناو جم و جۆڵەکانە عێراق کاک چۆتە سەرسکەی خۆی عێراق حکوومەتە عێراق لە کۆمەڵگەی دێنەوەدەڵەتی دام پێدراوە سندوقی دراوی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵاکە بەس هەرێمی کوردستان لەکوێی هاوکەشە جیهانیەکان هەیە پێم وایە زەرەری یەکەم هەرێمی کوردستانێکە ئەگەر شتێکی لەو جۆرە بێت چونکە دوور نییە بەیانی ئەگەر کوتەدایەک بێ کۆی بەڕێز باسەکەی هەر یەکسەر هەموو شتێک لە عێراق هاڵۆشێنێتەوە چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کورد لەوانەیە لە سەرەتایە مامەڵەیەکی جیابی لەگەڵا بکەن بەس کە ناوەند بەهێز بۆوانە کە تۆ شتێکن نەبێت لە دەستورە ناوی هەرێمی کوردستان بێ و قوارەی بێ و حکوومەتی هەبێ و پەرلەمانی ئێستا دەستورێەوە حاڵە تەواو قسێکی زۆر جوانە تۆ دەستورت هەیە بۆی ناکوکی خۆت و خەریک ئەمە لە دەستە دەی جان نەدمێنێ باشە ئەوەی مەسلەی کە باسە کرێ مامۆستا ئێستا لە لوبنان تقریبن بۆ عادیلەکانی دەرکەوتووە و ئەم ئێوارێش حرەکەی سەربازی هەبوو ترسێکی دیسان ئەو مۆزوعی غەزە و ئیسرائیل دۆخێک دروست کات عراقیش بگرێتەوە پێت وایە ئەم بۆنە هەبێت ئەمانە هەمووی ئەبەسمەوە بە دۆخی ئابووری و بەڕاستی ینی مەسەلەن کە ئەڵێن دەستی مماتەڵە بەلیستی موچە ئەکرێ پەیوەندی بەوە هەیە کە خەڵک چاوەڕێکە شتێک دروست بێ تر عراق تااقەتی چی نەمێنێ ینی بەداخەوە ئەمە گرفتێکی گەورەیە حکوومەتێک یان لایەنێک سیاسی یا چەند لایەنێکی سیاسی وابیرکەنەوانێ سوود لەوە ببینن کە خەڵکی ئەم وڵاتە بکەوێتە ناڕەحەتیەوە یعنی ئەمە گرفتێکی گەورەیە لە کاتێکە ئەبێ خزمەتی خەڵکی بۆی خەڵک لە ئارامیا بژی خەڵک هەست بە پرۆژەی خزمەت گوزاری بکە ئێمە لە هەرێمی کوردستان کە با بڵێن هەرێمی کوردستان ساڵانێکە زنجیرەی قەیرانیەک لە دوای یەک بۆ ئەم خەڵکە بەرهەم هاتووە دامەزراندن نییە خانە نشین ئەوە حاڵێتی کارەبا ئەوە حاڵێتی خزمەت گوزاری ئەوە حاڵێتی ڕێگاوبان ئەوە حاڵێت ینی معقول لە ڕێگایەکی نێوان ڕانێ و سلێمانی چەند ساڵەتەوە نەبووە ڕێگایەکی نێوان دەربەندی خان و کەلار چەند ینی ئەمانە لەو لاشەوە ئەگەر پێمان وابێ بارودۆخ لە ناوچەکەی ئالۆزە ڕاستە ئالۆزە من پێت دەڵێم یعنی ئەو پڕنشکی ئاگرەی کە لە غەزە هەبوو دوور نییە وڵاتانی تریش بگرێتەوە کە ئێستا باز لە لوبنانەکرێت باشە بینیمان کۆمەڵگەی نێودەوڵەتی مافی مرۆڤ مافی گەلان نەتەوە یەکگرتوەکان کەڕ و لاڵە بەرامبەر بەوەی لە غەزایەکرێ تا ئەم لەحزەیە باز لە 37,000 قوربانی ئەکرێ کە زۆربیان ژن و مناڵن باشە بەیانی خوا نەخواستە بەرامبەر بە گەلی کورد شتێکی لەم جۆرە بکرێت چێ پشتیوانی گەلی کوردەکە لە کاتێکا لای کەمی ئەوەندە وڵاتی عەرەبی هەیە ئەگەر بەڕاستیان نەبێ ناتوانن دژایەتی قەزیە فەلەستینی بکەن بەس ئایا دۆزی کورد بەکوێ ئەڕوا بۆیە کورد ئەبێ چاوەڕوانی ئەوە نەبێ سوود لە ئاڵۆزی منتقەکە وەربگرێ چاوەڕوانی ئەوە بێ لە ئاشتیا گەشە بکە ئەزمموی حکومڕانی ئەزمونێکی پێشکەوتوو بێ نەک لە ئاوی لەڵا ماسی نەگرێ بیرفعل نەک بە عەقڵێتێکی شاخەوە بێ ئیدارەی شار بکەی یان بە عەقڵێتێکی تەسکی حیزبیەوە کە گرفتەکە لەوەدایە کاک زانە ئێستا لە ناو حیزبەکانە لە ناو خۆشیانە یەکتر قبوڵ ناکەن ئیتر ئەمە چاوەڕوانی چی لەکەی بۆ ئەم داهاتوی ئەم وڵات مامۆستا مەسەلەن باسی ئەوکەن کورد لە بەغدا لاواز بووە هەر بەڕاستی لاواز بێن خۆی لاواز کردووە
مثلەن ئەگەر ئێوە کوتلێکی پەرلەمانتاری پۆستە باڵاکان قۆتێکی حزبی قۆتێکی نەتەوەی نیشتیمانیتان لە پشت بێ بەڕاستی کورد لاوازە لە بەغدا من ئێستاش ئەڵێم لە عێراقا کورد پێکێنەرێکی سەرەکیە بەڵێ 64 ئەندامی ئەنجومەی نوێنەران کوردە ئەم 64 ئەگەر بە پرۆژەیەکی هاوبەشەوە بە پیلانێکی هاوبەشەوە بە ڕاوێژکاریەکی هاوبەشەوە من ناڵم لە پرسە نیشتیمانیە گشتیەکانی خەڵکا با یەکدەنگی و کۆدەنگ بین بەڵام تۆ ئایدایەکی تێڕوانینێکی تایبەتێ مافی خۆتەوە ئازادی بەڵام بەداخەوە ئێمە من زۆر جار ئێستا بۆ بۆ سەرۆکی پارلەمان بۆ مەسەلەی بودجە من ئەم پرسیارم کاتی خۆی لە برادرانی پارتی وەکێتیش کرد لە ئەنجومەن نوێنەران ئێمە دەنگماندا بە هەموو فەقەرەکانی بودجە هاتە سەر ئەوەی 70,000 فەرمانبەری هەرێمی کوردستان کە لە ناوچە جەناوکان لە کەرکووک دەوامەکەن ڕاژەکەیان بگوازێتەوە بۆ حکوومەتی عێراقی فیدراڵ پەرلەمانتارە عێراقیەکان بە پێوە چوونە سەر مێزەکان وتیان مستەحیلە لە کاتێکا لە کارنامەکەی سودانیش ئامە هاتووە لێم پرسین وتم من ئەم پرسیارەتان لێکم ئەوە دەنگتاندا بە هەموو فەقەرەکانی بودجە ئێوە لەسەر چی ڕێکەوتبوون لەگەڵ ئیتاری تەنسیقی لەگەڵ چوارچێوەی مانگەیە بۆ ئەوان دەنگیان نەدا بە ئەمە وتیان وەڵا نازانین ئەگەر ئەمە پرۆژەیەکی هاوبەشمان هەبێ ئێستا سەرۆکی پەرلەمان شاغیر نییە قەرار نییە هەڵبژارنی بۆ بکرێ من ئەم تەرحەم کرد بۆ برادرانە وتم کاکە وەرن هەموو فراکسیۆنە کوردیەکان 4-5 خاڵە نووسین ئەڵین هەڵەوجەمان بۆکە بە پارێزگا موچەی هەرێمی کوردستان دوانەکەوێ مافی زیندانیانی سیاسی و قوربانیانی چیمێباران و ئەنفال و ئەمانە ئەم مەلەفانە جا بکرێتەوە ئەوەکەی بە وەرەقی ڕێکەوتن بیکەین بە وەرەقە بڵین کاکە دەنگی ئێمە بۆ ئەوەتانە کە پشتیوانی لە ماکە بەڵام بەداخەوە ڕێناکە هەر کەسە ڕووی لێ ئەمە پێم وایە بۆیە ئەڵێم ئێستاش کورد بەهێزە کورد ئەتوانێت بەڕاستی کۆمەڵێک مەرجی تر بێنێ و لای کەمی دەستکەوتەکانی بپارێزێ ئەگەر کۆدەنگ و یەکدەنگ بێ بەڵام بەداخەوە وەکو وتم ئەوەی کە بە کۆدەنگی و یەکدەنگی زۆر جار بەدەستمان هێناوە بە پەردەوازی لەدەستدرا مامۆستا هیچ هەماهەنگیەکەیە مەسەلەن لە پەرلەمانتارەکان لە نێوان لایەنە سیاسیەکان ڕەفاقەتی ئەتوانم بڵێم ئەوەی کە لە ڕێگای دۆستایەتی و ڕەفاقەتیەوە پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەڵام من ئەڵێم ئەبوو ژوورێکی هاوبەشمان هەبووە لە هەرێمی کوردستانە من ئەڵێم ئێمە گلەیمان هەیە لە پارتی لە یەکێتی لە حیزبەکانی تر لە شێوازی حکومڕانیان لە هەرێمی کوردستانە بەڵام ناکرێت چونکە من لە بەغا نوێنەری کوردم نوێنەری هەموو خەڵکی کوردستانم با بین لەو خاڵانەیە کە ڕەهەندی گشتیانەیە کۆک بین چونکە ناکرێم شایستەی دارایی هەرێمی کوردستان مزایدی پێ بکەین ناکرێ مادەی سەوتیگەر خۆی یەک و تەبابێ بڵێ وەڵا بەغدا هەرچی ویستی بە سەریان فەرسەکە ئێستا ئەمە خەتای عێراقا کورد شاوێرانە خەتای ئەوانە چەند ساڵە لە کەرکووک ناتوانانی پارێزگارێکی کوردانی یان خەتای پەیوەندی سیاسیەکانە منافەسەی نێوان یەکێتی و پارتیە بۆن بەڵێ کەواتە بەداخەوە یعنی ئەمە ئەتوانم بڵێم ئاوێکی خراپ ڕژاوە ئەم ئاوا کۆکرێتەوە کە ئاو کۆ ناکرێتەوە لە ڕژانە بەڵام ئەم خۆڕێخستنەوەی بکرێ یان چاوەڕێی مفاجعات و کودەتابی باوەڕکە من لە 2000 پاییزی 2022 بەرنامە ئەەکەم یعنی ناوەناوە ئەو مۆزوعە بدێتە بێتەوەڵێن چاوەڕێکە لە عێراقا شتێک ڕۆدا ئەوەی غەزەر ڕوویدا مەجموعەیە چاودێری سیاسی هەبوات نەمانۆ ڕوویدا ئەوانی کە لە پارتی دموکراتی کوردستان نزیکن بەڕاستی یعنی من نازانم بۆ ئێمەی کورد چیمان هەیە بۆمبی ئەتۆمیمان هەیە چیمان هەیە بەڕاستی کە چاوەڕێی تێکچوون بکەین و لە ئاوی لێڵا ماسی بگرین نازانم ئەو مفەکریە لە چۆ دێت ئێمە بەداخەوە یعنی ئەگەر خوێندنەوەمان بۆ ئێستا خوێندنەوەیەکی واقعی نەبێ خوێندنەوەیەکی شمولی و گوشتگیر نەبێ ئەکەوینە هەڵی زۆر گەورەوە ئەو کاتە لەوانەیە قوربانی بدەین هەم بە خەڵکی کوردستان هەم دەستکەوتەکانمان لەدەست بچێت کە من ئەڵێم زۆر گرنگە بۆ هەموو ئەم پرسە هاوبەشانە کورد بتوانێت ناوەندێکی لێکۆڵینەوەی گشتی هەبێت یعنی کورد ئەبێ جارە پێشەکی بزانێ خۆی لە ئاست هاوچێشەکان لە چه ئاستێکدایە ئەو کاتە بتوانێت ئێستا حیزب بڕیارەدا بەداخەوە مشکلەکەمان ئەوەیە کە حیزب بڕیارەدا بیلفعل حیزب ڕێکەوتنەکە و دوجاریش کایبینین ئەنجامەکەی بەو ئاقارە ناتەندروستی هاڕوە بەو شێوەیە مامۆستا جاردانێکی نیشتیمانی پێویست نییە مەسەلەن ئێمە لە برێەوەی هەموو ڕۆژێ بۆتە ئەوەی بە کەناڵێکی فەزاین بەرنمەیەکی شەوانین ئێمە وڵی هەموو هەفتەنا دو هەفتە پێچێ بێ بەرنمێک لەسەر لیستی موچە بکەیت
کاک وڵی نازانم شوی دنیا ئەوە مامۆستا کاتی ئەوە نیە عەفۆی شیفای ئینشاڵڵا جارێکی نیشتیمانی بدرێ ینی لۆبیەکی نیشتیمانی دروست بکرێت لە بەرەوەی هەمومان تێک بچڕژین و قسە بە بڵێنەوە بڵێ من ڕاستمەوە بڵێ تۆڵی دۆخێک دروستکەین کە بەڕاستی زەختێکی نیشتیمانی دروست بێت یعنی ئەگەر کاری حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 32 بۆ 33 ساڵ ئەزبوونی حکومڕانی هات بێتە سەر ئەوەی موچە دێیان نایە ئەمە پێوتر دەستکەوت وەڵاهی نەوەڵە ئێستا ئەبوو کاری زۆر گەورە بکرایە ئێستا ئەبوو بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم لەم ماوەیە تەنانەت ئەگەر هیوایەک لە ناو ڕۆڵەکانی گەلا هەبێ ئەو هیوایشمان لەبار برد من جارێکیان لای برادێک ئەم پرسیارم لێ کرد وتم من بابین ئەم پرسیارە وتم 4000 گوندی هەرێمی کوردستان ڕووخا کارەساتی هەڵەبجە ڕوویدا چیمیایی کرد ئەنفعالی بەسەرهات بەڵام ڕۆڵەکانی کورد ئامادە بوون خۆیانە کرد دە قوربانی لە پێناو خاکی کوردستانە بۆ ئەوەی حکوومەتێک پەرلەمانێکی کوردی دروست بێ ئەوە دروست بوو وتم ئێستا دوای 32 ساڵ خەڵک خۆیە کاتە قوربانی لێرە نەجاتی بێ بڕا بۆ ئەوروپا خۆیە کا بە خۆراکی ماسی ئێتۆ نابێ بێ بڵێ ئەمە بۆ ئەم بارودۆخە لێرەوە هاتە ئێرە حتمما خەلەلەیە بێ چارەسەریکەی بۆ ئەم گەنجە بێ ئومێد بووە لە ژیان لە وڵاتەیە ئێستا دەرگای هەرێمی کوردستان بکەنەوە کاکزانە بڵێن وڵاتانی ئەوروپا خەڵک وەرەگرێت کەستیان منە وڵاتە بە تەسەوری تۆ یا کەمێک زۆرینی ئەڕوە نابێ ئەمە حکومڕانانی هەرێمی کوردستان دراسەیەکی ئەم واقعە بکەن یعنی تاکەی ئێخۆ تۆ ئەگەڵی پارەم نێوانە وڵاتێکی دەوڵەمەندی لە هەموو سێکتەرەکانە دەوڵەمەندی تۆ نەوتە فرۆشتۆ ئەڵی 39 ملیارە قەرزارم ئێگەر نەت بۆیە چۆن ئیدارەی وڵاتە دەکرد ینی لەبەرەوە ئەتوانم بڵێم بەداخەوە ئەزمونێکی سەرکەوتونەوە نمونەیەکی جوان پێشکەش نەکرا زۆر سپاس بۆ مامۆستادارە سەکانیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گرتو سپاس بۆ دیدارە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ